ڕۆژی 5 ئۆکتۆبەر کە لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە بە ڕۆژی جیهانی مامۆستایان دانراوە لە 100 وڵات ئەم یادە دەکرێتەوە. مامۆستایان لە زۆربەی وڵاتان ماف و ئیمتیازی تایبەتیان پێدراوە بەو پێینەوەی داهاتوو پێدەگەێنن. بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی مامۆستایان ماوەی زیاتر لە 4 ساڵە بەنی و موچە ژیان بەڕێ دەکەن و بەردەوامیان بە پرۆسەی پەروەردەدا کەچی لە بڕی پاداشت شکۆیان دەشێنرێ و هێرشیان دەکرێتە سەر. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت لەم یادەدا حکوومەتی هەرێم پێویستە بە هەر نرخێک بێت پاشەکەوتی زۆرە ملەی موچال بۆشێنێتەوە و پارە پاشەکەوت کراوەکانیشیان بۆ بگەڕێنێتەوە کە بە تەنها ئەمە دەتوانێت گوزەرانی مامۆستایان باشتر بکات تا خەمی داهاتووی کەرتی پەروەردە بخۆن. حکوومەتی هەرێم قەرزاری مامۆستایانە، قەرزاری یەک پێیەکی مامۆستایانیشە و بێ دوو دڵیش دەڵێم تا قەرزی مامۆستایانش نەدرێتەوە ئەم کۆمەڵگای بەڕاستی ڕاستەڕێ نابێت. من دوو مەطلەبی سەرەکیم هەیە لە مناسەبەتەدا. یەکەمینیان حکوومەت دەبێت بە هەر نرخێک بێت پاشەکەوت هەڵبۆشێنێتەوە، چکە بەڕاستی ئەزیەتی زۆری مامۆستایان و لە پاڵ ئەوەش ئەزیەتی زۆری پرۆسەی پەروەردەی داوە و لە هەمان کاتیشدا داواکاریشم ئەو پاشەکەوتێک کراوەش بەڕاستی چارەنووسی دیاری بکرێ. ئەمە دوو فاکتۆرن وا دەکات مامۆستایان دڵیان ئاو بخواتەوە. ئەم بڕیارە زیاتر بۆ قوتابیان و خوێندکارانە کە 6 ڕۆژ لە هەفتەیەکە داوام بکەن بۆ ئەوی مەساحەکی باش هەبێ کە بە ئاسانی بتوانن ئاستی معریفی و زانستی خۆیان لە مامۆستایان وەربگرن. بەڵام بۆ مامۆستایان ئێمە بەڕاستی لەگەڵ پێشتریش ینی لە نێوان ئیدارە و مامۆستایاندا هاوکاری یەکتر هەر هەبووە بێگومان ئێمە پێشمان خۆش ئەو هاوکاری هەر بەردەوام بێت. بەرپرسی لقی هەولێری مامۆستایانی پێشەنجیش دەڵێت بەر لە هەموو شتێک پێویستە شکۆ بۆ مامۆستایان بگەڕێنرێتەوە. دەشڵێت مامۆستایان ئازار دراون بە تەنها هەڵگرتنی پاشەکەوتی زۆرە ملەی موچە و گەڕانەوەی پارە پاشەکەوت کراوەکانیان دەتوانێت ئاشتیان بکاتەوە. کۆی شکێنراوی مامۆستا لە بۆ مامۆستا بگەڕێتەوە گەورەترین شتە ئەوە بەر لە هەموو داواکاریەکانی تر. دووەم بەڕاستی مامۆستا لە ڕووی دارایی و مادی و وەزعی زۆر خراپە، بۆیە بەڕاستی پاشەکەوتکرانی موچە و داخیربوونی موچە ئەوە زۆر زیانێکی گەورەی لە مامۆستادا وای لە مامۆستا کرد کە پەنا بڕێتە بەر کاری دووەم و سێم بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی دابی بکە. مامۆستا یەکێکە لە کۆڵەگە سەرچەکانی بواری پەروەردە و فێرکردن. ئەگەر ئەو کۆڵەکەیە بڕوخێ یان نەمینێ ئەوە بەڕاستی بواری پەروەردە و فێرکردن بەرەو هەڵدێر دەڕوە. حکوومەت بتوانێت مامۆستا ئاش بکاتەوە بەڕاستی مامۆستا زیز کراوە، مامۆستا بێناس کراوە. پێم وایە ئەگەر ئەو شتانە جێبەجێ بکرێت ئەو کاتە مامۆستا دەتوانێت بە جوانترین شێوە قوتابیەکانی پەروەردە بکە، خەمی بژێوی ژیانی خۆی نەبێ بەڵکو خەمی بەرەو پێشچوونی پرۆسی پەروەردە فێرکردنی بێ. 5 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مامۆستایان دادەنرێت و لە سەرتاسەری جیهان ئەم یادە دەکرێتەوە. بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی پاشەکەوتی زۆرە ملەی موچە بەسەر مامۆستایان ئەم یادە لە هەرێمی کوردستان ناکرێتەوە و ئەگەریش کرابێتەوە زۆر بەسستی و بە بێگوێگرتن لە داواکاریەکان ئەم یادە تێپەڕیوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.